بەڵە خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکین و ئەچینە لای تەوەری سێمان لە تەوەری سێماندا ئەمڕۆ 11 ساڵ تێپڕ ئەبێت بە سەرکۆچی دوایی شاعیر و کەسایەتی گەورەی کورد شێرکۆ بێکەس و هەروەها بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بە دروشمی دەربەندێک لە ڕوشە و ئەسپێک لە پەڕەی گوڵاڵە ساڵیادی دوایی کۆچی شێرکۆ بێکەس ئەکرێتەوانێ وە کەزانین شێرکۆ بێکەس خاوەنی کەسایەتێکی گەورە و خاوەنی شعر و وەچەرخانە لە مێژووی هاوچەرخدا کە لە سەدەکانی بیستەمی ڕابردوودا توانیوێتی چەندین شعری هەبێت چەندین وەڵامدانەوەی هەبێت بۆ هەموو ئەو زوڵمەی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە هەروە شعری ئەوێنداری و لە هەموو بابەتە جیاوازەکاندا جا ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم مەراسیمە وەربگرین کە ئەمڕۆ ئێوارە لە پارکی ئازادی یادی ئەکرێتەوانێ کە 11 ساڵ تێپەڕ ئەبێت بەسەر کۆچی دوایی شێرکۆ بێکەسدا میوانداری زۆر بەڕێز هەڵۆ شێرکۆ بێکەسمان کردووە و کوڕی نووسەر و شاعیر سڵاو لێبێت و بەخێر بێت زۆر سپاس داینتان باش ڕێزی بۆ بینەرەکانتان سپاس با سەرەتا پاس لەو یادە بکەین کە ئەمڕۆ ئێوارە لە پارکی ئازادی یادی ئەکرێتەوە بەڵێ ئەمڕۆ 11 ساڵیادی کۆچی نەمری باوکمە بە سپۆنسەری میدیای کورسات و ئینستیتوتی داکۆ بۆ گەشتپێدانی هونەر و کولتور 11 ساڵیادی بەژڕاگرین لە پارکی ئازادی ئەمڕۆ سەعات 7 ئێوارە بە بەشداری لە کۆمەڵێک نووسەر و شاعیر و موزیک ژەنوەمانە یادێکەکەینەوانەیە کە وەکو هەموو ساڵانی دیکە لە پارکی ئازادی چی ئەنجامەیرێ سەبارەت بە یادەکە چۆن ئامادەکاریت هەموو کردووە وتار بەڵێ کۆمەڵێک ڕەنگە وتاری ئەدەبی تیاابێ شعر خوێندنەوەی تیاابێ من خۆشم بەشدارم موزیک ژەن تیپی مۆسیقای لۆر بەشدارن لەوێ بە کۆمەڵی موزیک و یادەکە کە پێمانوا بوو دەبوو یادەکە لەگەڵ کردنەوەی مۆزەخانەکە بکرێت بەڵام دیارم مۆزەخانەکە دواکەی بۆ مانگیتدا بۆ هەر بوو مۆزەخانەکەش بکرێتەوە هەر لەم یادەیە هۆکاری دواکەوتنەکەی چی بوو؟ دیارە هۆکاری هوەری بوو زیاتر پێویستیان بە وەختی زۆرتر بوو بۆ جوانکردن و نمایشی شوێنەکە ینی شتەکانی بە گشتگیر تاو بووە بەڵام هەندێک وردەکاری ماوە وردەکاریە کە ڕەنگە من و تۆ پێمان وابێ بکرێتەوە بەس ئەوان پیانوە جیاوازە بە مۆزەخانەکە باڵێ کاری زۆر باشی بۆ کراوە باڵێ کاری زۆر باشی بۆ کراوە و تیمێکی ئەڵمانی سەرپەرشتی کارەکەکە لەگەڵ کاک شێوان حەمەخان کە و خۆبەخشە تاوان ئەم مۆزەخانەیە بە ڕێنمایی کاغاڕۆ شێخداری شێخنووری کە لە ژێر ناوی ئینستیتوتی داکۆ بۆ گەشەپێداری هونەر و کولتورە ئەکرێت و بەرداوامە بێ لە پاشەڕۆکی نزیکا کە هەڵم مانگی دێ ڕەنگە بکرێتەوە کارەکە کارێکی باشە ینی نمایشکردنی فکری شاعیرە ینی زیاتر شەوڕۆمێک نییە بۆ نمایشکردنی کەرەسەوە ئەمانەشی باڵێ تێدایە بەڵام نمایشکردنی فکری شێرکۆیە شعری شێرکۆی دەزمکەوتە هەنگاوی جیاوازتیە باڵێ و بێگومان وە پێشما چتە لیستی مۆزەخانەکانی دنیاوە زۆر باشە مۆزەخانەکە لە سێ پەشی جیاواز پێک دێت پەشێکیان تەرخانەکرێت بۆ ئەوەی کە بۆ کۆڕ و کۆبوونەوەکان بێت ئەکرێ بڵێن شوێنێکی باش بێت بۆ ئەوەی کە لە داهاتوە ئەو کۆڕ و کۆبوونەوەانە یاخود یادەکانیش لەوێدا بکرێتەوە پێم وایە نزیکە 70-80 کەسەکرێت ئەو بەشەی کاتیایە ئەکرێتەوە مۆزەخانەکە لە سێ بەش پێک دێ بەشێکیان نمایشکردنی شوێنی ژیانی شاعیرەکەیە بەشێکی دیکان لە نهۆمی دوو شعرەکانیەتی بە دەنگەوانێ ینی ئاودیۆ دەنگە دەستنووسەکانیەتی ئەو کتێبانەیە کە لەسەری نووسرا ئەو کتێبانەیە کە خۆی نووسیوێتی نمایشکردنی ئەو کتێبانەیە هەموو جارێ لە مابڵین لە گۆشەیەکە بۆ هەموو هەفتەیەک بەشێکی دیکەش بۆتە هۆڵێکی لەم بابەتە ڕەنگە گەورەتریش بۆ کۆڕ و کۆبنەوە و سمینارات و چوزانم بۆ کردنەوەی مۆزەخانەکە ڕەنگە شوێنێکی باش بێ یان بۆ بەرنامەیەکی ئاوا نزیکە 70-80 کەسێکەگرێبڵە زۆر باش بابینەوە سەر یادەکە بوونی ئەم یادانە هاوشێوەی ئەم یادانە بۆ کەسایەتێک بوو باوکی بەرەسان شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس یان کەسانی تر هونەرمەندان ئەدیبان تا چەند گرنگە ینی بە بڕای من نەک هەر بۆ شێرکۆ بۆ هەموو شاعیرەکانی دیکە ئەم شاعیرانە جۆرێک لە ناسنامەی نەتەوەی ئێمن بۆ هونەرمەندەکان بۆ نیگارچێشەکان بۆ موزیک ژەنەکان بۆ گۆرانی بێژەکان گرنگە بە بڕای من لە دوو خاڵا گرنگە کە هەمیشە یادی ئەمانە بەرژڕا بگیرێک یەک بۆ ئەوەی کە هەمیشە نەوەی داهاتوو نەوەی تازە کە بزان ئەم شاعیرانە چێن چۆنن هەڵبەتە ڕەنگە لە پرۆگرامی قوتابخانەکان و لە شوێنی دیکەش بخوێنرێن کە ئەمە شتێکی باشە بەرزڕاگرتنی ئەم یادانە بە بڕای من بۆ شاعیرێکی وەکو شێرکۆ لەبەرەوەی کە جێپەنجەی دیارە لە ئەدەبی کوردیا
ئەستێرەیەکی درەوشاوەیە لە ئاسمانی ئەدەبی کوردیا وەکو شاخێک وەستاوە بۆ یە گرنگە ئێمە هەمیشە بەبایەخەوانێ یادیان بکەینەوەوانێ و کاری تازایان لەسەر بکەین ڕەنگە یادکردنەوەکان زیاتر خۆی لەو دووبارەکردنەوەی حەق قوتار بکە ئەمە چەند جاری ژەم قسەیم کردێتەوە پەل بەهاوێژێ بۆ فەستیڤاڵ و بۆ کۆڕی ئەدەبی گەورە و بۆ ناساندنی دیوە شاراوەکانی شعری شێرکۆ ینی ئێمە هەموو جارێک ئەبێت لەسەر شتێکی جیاواز قسە بکەین نووسەرانی دەرەوەی کورد بێن قسە لەسەر ئەمانە بکەن هونەرمەندانی دیکە بێن ئەمڕۆ لە یادەکەی ئەو شتانی تایە ئەمڕۆ لە یادەکە لەبەرەوەی کە شتێکی تایە بە بڵین سوبرایز بێت باڵشتی تێدا ینی بەڵام ینی زیاتر شتەکان خۆماڵین ڕەنگە لە ساڵانی داهاتەوە بمانەیە نووسەرانی غیرە کورد و نووسەرانی گەورەی دنیایش بیانە ئێرە و قسە لەسەر دیوە شاراوەکانی شاری شێرکۆکمن و ئەوان بڕوایان چۆنە لەسەر شاری شێرکۆ باشە دڵنیام نەک ئێمە بینەرانمان پێیان خۆشە گویان لە شعرێکی شێرکۆی مەزن بێت بەدەنگی بەڕێستان باسەرچ عاشق یەکەم جار بوو قامی شەڵان قامیشێکی عاشقی خۆی لێ یاخی بێ ئەم عاشقە باریکە لە ڕەنگ زەردەمان دڵی بەبای وەشتا چوو بوو قامی شەڵان وتیان نابێ و نەیاندایە عاشقی شێتی بێ هەناو وتی ئەو تەنها لەلایە و ئێوەش هەمووتان لەلایە و ئەوەش دڵم قامی شەڵانی ڕقەڵسا و بۆ سزادانی دڵاری چاو بە شەونم دارکوونکەرەیان بۆ بان کرد دارکوونکەرەی دەنوک زۆرتیش پێن شەش کونی کردە دڵ و لەشی قامیش لەو ڕۆژەوە ئەو عەشقە بوو بە شمشاڵ لەو ڕۆژەوە زامی دڵار بە پەنجەی بادێتە قسە و گۆرانی بۆ دنیا ئەڵێ هەتا ئێستا دەستەکانی خۆش بێت دەست خۆش بێ با نەڵێم هەستت چۆنە بەڵام دەنگت نزیکە شێوازی خوێندنەوە نزیکە ئەدای خوێندنەوە نزیکە ئەم نزیکیە بۆ ماوەیە یان چی وای کردووە کە ئەبەم شێوەیە نزیک بێتەوە لە دەنگی شاعری گەورە شێرکۆ زۆر دێکراوە زۆریش مۆڵان داوەتەوە هەڵبەتە بۆ ماوەی ینی ئەم دەنگەی من هیچ نمایشەشی تێدا نیە ینی نمایشیش ناتوانانی بکەین لە دەنگە ڕەنگە لە بتوانم لە جوڵەی دەست و هەستوانە بکەم ینی لە حرەکاتی دەستەوەمانە بەڵام دەنگەکە زیاتر بۆ ماوەیە دەنگمان لێکە و نزیکە تۆنەکانمان نزیکە ینی تەنانەت لە ماڵی شەوکە قساکەم دایک و خوشەکانیشم ئاوباجارە داهەڵسڵەکەن کە دەنگم لەوە چێ ئەو پێشم خۆشە شێرکۆ شاعرێکی خەلاقە لە خوێندنەوەی شعرەکانی خۆیە لەبەرەوە ڕەنگە پەیوەندی بەوەشەوە هەبێت لە منداڵیەوانە زۆر جۆم لە شعرەکانی گرتووە زۆر چوومەتە قوڵایی شعرەکانیەوانی و هەست و جوڵەی لەبەر کردووە ئەوەش ڕەنگە تەئسیرێکی هەبێ بۆ ئەوەی کە زۆر وەکو ئەو دەرکەوم لە خوێندنەوەی شعرەکانە بەڵام دەنگەکە بۆ خۆی وایە زۆر باشە هاوکەیان ڕۆندا ئاماژەی بۆ کرد کە یادکردنەوەی ئەم جۆرە کەسایەتیانە بۆ نەوەی داهاتوشەکو بەڕێزە ئاماژە پێکرد زۆر زۆر گرنگە لەوانەیە ئێمە نەوەیەکمان هەبێت کە وردە وردە ئەوانە بۆ ئەو شاراوە بێت و نەیزانێت بەڵام لەگەڵەوە کاتێک کە ئێمە گوێمان لە شارەکانیان ئەبێت یاخود تێکستەکانی ئەخوێنینەوانە ئەبین هەر خۆی تێکستەکان ڕۆحێکی تایە تێکستەکان ئەو بات بەرەو دنیایەکی تر بەڵام لەوانەیە ئێستا بە تایبەتی لەم سەردەمەیە هەندێک شعر ئەبینیت کە بەڕاستی تێکستەکان نەهەستیتیانە نەستیتیای هیچ شتێکی تیانی ینی هەستێکی شتێکی پێگیانە کە بەر گوێشت ئەکەوێت هەنجاتونان ناتەوێت گوێشی لێ بگریت دیارە ینی سەردەمەکان گۆڕاون شتەکان بە تێگەڕایی گۆڕاون ڕێگە گۆڕانەکانیش بەرەو خراپبوون ڕۆشت بن هەڵبەتە ینی تۆ ئەبێ سێری ئەمە بکەی ینی من لێرە کە دانیشم ئێستا باسی شێرکۆکەم وەکو کوڕە باسی ناکەم ینی وەکو نووسەرێک وەکو شاعرێک باسی شێرکۆکەم خۆتان نەزان ینی لەناو دنیای ئەدەبی هەموو نەتەوەکانی دنیادا بە کورد و غەیرە کورداوانێ ینی هەمیشە شاعرە باشەکان کەمەکانن نووسەرە باشەکان کەمەکانن کتێبە باشەکان کەمەکانن دیار خەڵکێکی زۆر شعرە نووسێ بەڵام چەند شێرکۆیەک ڕەنگە هەبێ لە هەموو میلەتێک لەو میلەتانە دیارە خەڵک ئازادە بۆ خۆی شعرە نووسێ و چۆنی نووسێ و چۆنی خوێنێتوانێ بەڵام دیارە لە ئەدەبی کوردیا وەکو ئەڵێ دائیمەن چەند نابغەیەک هەیە لە ئەدەبی کوردیا مەسا ئێستا ئەگە من باسی شعری کوردی نەکەم باسی مۆسیقا هونەری کوردی بکەم مەسان ڕەنگە حەسەن زیرەشێک هەبێ وە نیە و بەدایان کەسی کەش گۆرانی ئەڵێن
بۆیە ڕەنگە وابێتە بە جۆک و جەنابتان ئەڵێن بەڵام سەردەمەکان سەردەمی جیاوازن گۆڕانکاریەکان گۆڕانکاری جیاوازن ئێستا تەکنیکی شعریش بە شێوەیەک لە شێوەکان گۆڕاوە ئێستا لە سەردەمی ئێستادا تەکنیکی شعر زیاتر بەرەو شعری کورت و بچووک بۆی کە بگاتە دەست خوێنەر بە شێوەیەکی ئاسان زیاتر شعری ئێسمێسین شعری کورتەنامەین کە خۆشم ئێستا زۆر کار لەسەر ئەو شعرانە ئەەکەم کە بتوانی شعری کورت بنووسم کە بە کەمترین وشە بتوانی زۆرترین مانا بەخشێت. باشە یادەوەریەک کە بیرت نەچێتەوە یان لە چاوپێکەوتنێکە باسم نەکردبێ شتێکت بە خەیاڵای ئێستا یادەوەری زۆر دیارە لەم کتێبەیە وەختی خۆی ئەمە باسی 101 ڕۆژ تەنیایی بەنای کتێبەکە ئەمە باسی کۆتایی ژیانی باوکمەکە کە لە 25 چوار هەتا 4/8 کاکاتە ئەمڕۆ 101 ڕۆژە لێرە کۆمەڵێک یادەوەریە جەرمانەیە لە 52 تایتڵی جیاوازە کورد یادەوەری زۆری تیانی خۆش و ناخۆش وەکو خۆڵەمێش و گوڵ چوزانم وەکو پێکەنین و گوریان لەمانە ینی یادەوەری زۆرم جێڕاوەتەوانێ بەڵام هەمیشە خۆی ینی هیچێک لەو یادەوەرانی کە جێڕاومەتەوانێ جارێک چوین سەردانی مۆزەخانەیەکمان کرد بۆ نووسەری دیاری سویدی ئاگۆسترێنباری لەوێکە لە مۆزەخانەکاتینە دەرەوە بمنی و توتی ڕۆژێکی ژەبێ ڕەنگە بنیش ئەگەر نەمام و ون بووم لەم ژیانە ماڵەکەم کرێتە مۆزەخانە و ئێستا من چۆن هاتم سەردانی ئێراکەم خەڵکیش بێ سەردانی ماڵەکەم بکە جا هەمیشە کە ئەو مۆزەخانەیە بینم ئەو قسەی خۆی بێتەوەیە بەڕاستی زۆر باشە لە مۆزەخانەکەی تایبەت بەشێکیە تایبەت بە ژیانی خۆیەتی هەموو ئەو کەرستانەی تیا ئەبێت کە لەو کاتەدا شاعری گەورە شەرکۆ بەکەسیاژیەوە یەکەم زیاتر نمایشکردنی ئەو کارستانەیە کە ژیانی ڕۆژانەی چۆن ژیاوە چۆن نووسیوێتی چۆن دانیشتۆ نانی خواردن نووسنی ئەمانە دیارە هەمووی نمایشەکرێت لەگەڵ هەموو شتەکانیش پارێزراون وەکو چوزانم چاویلکە و پێنووس و ئەوپەڕانە و تەپڵەکی جگەرە و جگەرەکانی ئەمانە ئەمانەش نمایشەکرێت بەڵام زیاتر وەکوتم نمایشکردنی فکری شاعیرەکەیە دنیابینی شاعیرەکەیە لە ڕووی نووسینەوە لە ڕووی ئەداکردنەوە لە ڕووی ئەو نووسینانی نووسیوێتی ئەوانەی لە سەریان نووسیوە با بڵێن وەرجێڕانی شعرەکانی بۆ زمانە زیندوەکانی دنیا ئەمانە هەمووی نمایشەکرێت لەوێدا جومانە شارێکی تر بێ بەسەر چاوت خۆش گەر حەزت لە بارانە نابێت چەتری بۆ هەڵگری گەر حەزت لە خەزانە نابێ بۆ گەڵاکانی بگری گەر حەزت لە ژیانە نابێ لە ناو خۆتا بمری دەبێ وەک مەلێ باڵ بگری بۆ دوا ئاسۆی جوانی بفڕی شاخ بکەیتە بازنەی قاچت ئاسمان بە چاوت هەڵبگری دارستان کۆرسی ستران بێ بەڕووبار سەرچۆپێکت بگری هەر چرکەیەک ئازادی بێ مردیشی بەس یەک جار بمری دەستەکانە خۆش بێت دەست خۆش ئەکرێت بڵێن شەرکۆبێکە تەنیا شاعیرێک نییە کە ئێمە بە بەرنامەیەک باز لە ژیانی شەرکۆ مەزن بکەین ئەکرێت بڵێن داهێنەرە لە شعرە داهێنەرە لە نووسینە باشە و ئەو گۆڕانکاری ئەو کردوێتی نەکراوە بوونی نەبووە و هەر لە خۆشی لە چاوپێکەوتنێکە باسیەکات کە ئەو داهێنانەی کردووە و گۆڕانکاری تیا کردووە دواتر هاتوۆتەوە سەر شعری کلاسیک ئەکرد باسی دیارە قۆناغەکانی شعری شێرکۆ جیاوازنیانی با بڵێن لە سەرەتاوە کە دەستی پێ کردووە با بڵێن بە قەسیدەی ئاسایی دوای بۆتە کورتە شعر دوای بۆتە چوزانم قەسیدەی دیمچە درێژ و جا بۆتە ڕۆمانە شعر و چیرۆکە شعر و شان و نامەی شعری و دەقیواڵە و شعری مەقاومەتیش بەشێکە لەو شعرانی کە قۆناغێکە لە قۆناغەکانی شاری شێرکۆ بۆیە هەمیشە وتومە ینی شێرکۆ کاژی شعری خۆی لە سەردەمێک لە دوای سەردەمەکان هەمیشە فڕێداوە هەمیشە بە دنیابینیەکی تازەوە دێتەوە شعر بۆ ئێمان نووسێ لە سەرەتای نووسینی شعرەکانیەوە لە دیوانی تریفەی هەڵبەستەوانێ هەتا دو دیوانی خێراکە مردن خەریکە بگات قۆناغەکانی شعری شێرکۆ جیاوازنیانی بۆیە هەمیشە هەوڵی داوە تازەگەری بکات لە شعرە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ شتە بێڕۆحەکانە بێتە قسەکردن و گۆکردن ینی شعر لەسەر پەیوەندی خۆی و شعرە بێڕۆحەکان گەل لاسایی نەکردوەوە نەخێر دیارە هەموو ڕێچکێکی تایبەت بەخۆی هەموو شاعیرەکان لە سەرەتادا ڕەنگە لە جۆرەکان
شاعریشکان لە پشتەوە هەبێت ینی ئەمە ئاساییە بەڵام دواتر ئەبێ ڕێگای خۆت دۆزیتەوانێت دەنگی خۆت دۆزیتەوە ستایلی خۆت دۆزیتەوە شێرکۆ ئیتر لە دوای چەند ساڵێکەوانێت لە دوای هەفتاکانەوانێت لە دوای دامەزرانی با بڵێن ڕوانگەوانێ ڕێچکەی خۆی دۆزێتەوانێ تەنانەت جۆری شعر خوێندنەوەی جیاوازە نووسینی جیاوازە خۆپەروەردەکردنی لەگەڵ شعرا جیاوازترە لەگەڵ هاوڕەکانیدا وەکو وەزانن ینی دەستپێکردنی لەگەڵ ئەو جیلەی وەکو مامۆستا جەمال شارڕازێڕی و جەلالی میرزاکەریم و ئەمانە ئەو با بڵێن ئەو گروپن کە پێکەوە دەستیان پێکرد بەڵام دوایی سەیرەکەی شێرکۆت قۆناغەکان تێپەڕێنێ بە جۆرێکی دیکە شعرە نووسێ ئەو کاژە شعری خۆی جا لە دوای جار فڕێدا و جا لە دوای جاریش تازەترە بێتەوانێ بۆیە هەمیشا بینین شێرکۆدای من جیاوازە لە قۆناغەکانە باشە هەر لە سەرەتاوە تا کۆتایی بۆ بڕای من دوا دیوانی کە ئێستا خێراکە مردن خەریکە بگات کە ئیترەوە دوا دیوانێتی جیاوازی زۆرە لەگەڵەوانی پێش خۆیان ئێستا کچێ نیشتیبانمە جیاوازی زۆرە لەگەڵەوەی پێش گۆڕستانی چاکان هەر یەک هەستەکەی شاعیرێکە هەرێکە وەرەکە هەستەکەی کەسایەتێکی جیاواز ناکەیت و خۆ دووبارەکردنەوەی زۆر تێدا بێ ینی ئەگۆڕێ جار لە دوای جار باشە هەر لە ساڵی 1990 کاتێک لەگەڵ سەرۆک مام جەلال دەستگای چاوپەخشی سەردەمدا ئەمەزرێنن کە ئێستا چارەکە سەدەیەکی تێپەڕاندووە مەسەر دامەزرانی دەستگای چاوپەخشی سەردەمدا ئەتوانن هەمیشە گرنگێکی زۆری هەبووە بۆ ئەدەب و هونەر وای کردووە ئەو دەستگای چاوپەخشە هەبێت بۆی ئاسانکارێک بێت بۆ ئەدەب دۆستان بۆ هونەر دۆستان بێگومان دەستگای چاپ و بەخشی سەردەمیچەکە لەو وێزگانەی کە لە ژیانی شێرکۆدا گرنگە ینی بۆ دامەزرانی دەستگایەکی ئەدەبی بۆ چوزانم چاپکردنی دەیان و سەدان کتێب پێما بوو لە ساڵێکا لە 360 کتێبیان چاپەکرە وەختە دیارە ئێستا دەستگاکە بە جۆرێک لە جۆرەکان وەکو ئەو جاران نەماوە ینی چالاک نییە ینی پێم خۆشە و دەستگایە تازەتر بێتەوانێ ینی خەڵکی گەنجتر و نووسری گەنجتر بێنە ئاراوانێ کە بتوانن ڕۆحێکی تازە و خوێنی تازە بە بەرەم دەستگایە بکەنەوانێ بەداخەوانێ دەستگای هەندێک بەهۆی بار و دۆخی نالەباری ئابووریەوە بیان بە هەر هۆیەک بێ وەکو جاران چالاک نییە بۆیە ینی ئومێ دەخوازم و هیوادارم کە ینی چالاکتر بن باشتر بکرێتەوانێ باشە کاکەڵۆ شێرکۆی مەزن تاکە خەمی کە هەی بووە بەردەوام لە هەموو چاپێک و نیشاباسی کردووە خەمی زمانی شیرینی کوردی بووە باشە ئەکرێت بڵین ئەم خەمەی ڕنگدانەوەی هەبوو لە ناو شارەکانیە بێگومان ینی تۆ شاعیر هەموو جارێ جۆرێک لە تازەکردنەوەی زمانی هەمیشە پێویستە ینی و گەڕاو بە شوێن وشەی ناوازەی کوردی نەک تاکە خەمی با ئەمە ڕاستکردنێکی بۆ بکەم بەس خەمێکی گەورەی بوو باشێکێک لە خەمەکانی بۆ ئەگینا خەمی نیشتیمان خەمی دایک خەمی شەهید خەمی ئەنفال هەمووی بە خەمی خۆی زانی خۆی زمان ینی با بڵێن زمانی کوردی یان زمانی هەموو میلەتێک تاقە قەڵایە یان با بڵێن دوا قەڵایە کە ئەکەوێت بۆیە ینی پاراستنی زمانی کوردی کورد لە دێرزەمانەوانێ لە هەموو ئەو کارەسات و نەهامەتیانەی کە لە زمانی دیکتاتۆرە گەورەکان و داژیکاریەکان ئێستاش کە هەر هەیە پاراستن و مانەوەی بەهۆی زمانەکەوێتی دوا قەڵایە کە ئەکەوێت دوا قەڵایە کە نابێت تەسلیم برێ بۆیە ینی ئیشکردن لە زمانە گرنگی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی لای شاعیر ینی خۆ تازەکردنەوە لە زمانە هێنانەوەی کۆمەڵێک لە وشانەی کە ئەگەر سیر بکەین شێرکۆ کۆمەڵی وشەی زۆر ناوازەی هێناوەتە ناو زمانی کوردیەوانەیە کە ڕەنگە لە ژیانی ڕۆژانەمانە بەکار نەهات بێ بەڵام هەمووشمان ئەیزانی بەڵام ئەو لە شعرەکانە تەوزیفیەکات بە شێوەیەکی جوانەوەی هێنێتەوە ناو زمان و ڕۆحیەکاتەوە بەرا و ئەیکاتەوە بە وشەی ئاسایی لە ژیانی ڕۆژانەماندا ئەمە گرنگە ینی یەکێکە لەو خەسڵەتانی کە شێرکۆی پێناسرێتەوانەیە کە وشە سازیە بەڕاستی لە سەنعەتی شعریە باشە ئەمە لە کتێبەکەیە لە هەنگاوی کۆتاییە ئەڵی ئەم هەنگاوانە بەردەوامی ئەبێت و لە کۆتاییە نووسراوە باسی ئەم کتێبە درێژەی هەیە باڵە دیارە درێژەکەی چییە لە زۆر شوێنی دیکە شاشتی دیکەشم باس بێگومان نووسیتە کە درێژەکەی چێ بەس پێم باشە ینی ئەمە زیاتر باسی 101 ڕۆژ کۆتایی ژیانی باوکمەوەکو باسم کرد 25 چواری 2013 تا چواری هەشتی 2013 با بڵین کاکاتە 11 ساڵەمەوە پێش باسی ئەو 101 ڕۆژەکەم کە ئەڵێم بەردەوامی هەیە ینی بەردەوامی هەیە لەسەر جێڕانەوەی ئەو یادەوەرانی کە لەگەڵ باوکما هەم بووە لە پێشتر و لە دواترا دیارە بە کتێب ئێستا خەریکی کۆکردنەوەیم ڕەنگە بچێتە چەند بەرجێشیکە بەڵام کورد لە شوێنی جیاوازە بە شوێنی ینی بەشتی جیاواز جێڕاومەتەوانێت جاو مەبەستم لەوەیە جگەل لە بێگومان کۆمەڵێکشتی هەیە کە پێویستە ئەوش کۆکردنەوەی بۆ بکرێت و دکتۆر دانا دوێنێ میوانی بەرنامەکەەوە باسی لەو کرد کە
کۆمەڵێک نامە یان کورتەنامە هەیە لە نێوان کۆمەڵێک مەسچەی لە نێوان شێرک و بێکەس و دکتۆر دانایە باش ئەمە کۆکردنەوە بکرێ بۆ ئەم شتە دیارە نامە باوکم هەمیشە زۆرتر گرنگجی بە نامە داوە زیاتر ئەگەر بیویستا بە شتێک بە تۆ لە ڕەنگە تەلەفۆنی بۆ نەکریتە نامەیەکی بۆ بنووسیتا بە خۆی حەدا من هەر حەزی لە نووسینی نامە بوو تەبە ئەم نامانەش کۆکراوەتەوانێ لە ڕێی هاوڕێ نووسەر کاکامەران سوبحانەوانێ ینی کۆمەڵێک لەم نامانە هەمووی کۆکراوەتە و کراوە بە کتێب و بڵاو کراوەتەوانێ بەڵام دیارە ڕەنگە نامەی دیکەش هەبێ بۆ کەسانی وەکو کاکدانا ئەحمەد و بۆ نووسەری دیکە و بۆ منیش کۆمەڵێ نامەی دیکەم لایە بەڵام ڕەنگە هەندێکیان بۆ بڵاوکردنەوە نەبێ و هەندێکی شان هێشتا نەکەوت بێتەوەی کە جارێکی دیکە بڵاو بکرێتەوە بەڵام ینی ئەم پرۆژەیە بووە پێشتر و بڵاو کراوەتەوانێک کۆمەڵێک لەو نامانەی کە بۆ خەڵکی جیاوازی نووسی ئەنجا بۆ سیاسیەکان بێ بۆ نووسەران بێ بۆ خێزانەکەی خۆی بۆ هاوڕێکانی بێ ئەمە بڵاو باسکردن لە شرکەی مەزن چەندین بەرنامەدان بەرنامەسەدان بەرنامەی ئەوێت ناتوانین لە بەرنمەیەکی 15 بۆ 20 دقەیە ئێمە بتوانین باسی بکەین بەڵام هەر ئاماژەیەک بە مەراسیمەکە بکەیتەوانێت کە ئەمڕۆ ئێوارە کاتژمێر چەند ئەبێت و هاتن بۆ کێش ئەبێت باڵێ ئەمڕۆ وەکو باسم کرد سعات حوتی ئێوارە لە پارچی ئازادی هەر لەسەر ئارامگەکەی خۆی لەوێ یادێکەکەی ناوانەیە کە بە بەشداری کۆمەڵێ لە نووسەر و هونەرمەند و شاعیر و تەنانەت پەیکەرتاش هاتنیش بۆ هەمووانە بێت هاتن بۆ هەمووانە و ساحەوت بەرنامەکە دەست پێکات بە موزیک و بە شاعر هیوادارم خەڵکێکی زۆر بەشدار بن و سپاسی جاریشکە تۆڕی میدای کورسا دەگەم کە هەمیشە وەکو ساڵانی دیکە شەر پشگیری ئەم یادانەیان کردو و ینی با بڵێن لە ڕووی مێدیایەوە پەخشی خۆیان کردووە و ئەم ساڵیش پێکەوە لەگەڵ کورساتە ئینستیتوتی داکۆ بۆ گەشەپێدانی کولتور و هونەر ئێمە یاداکەینەوەوانێ و هیوادارم هەمووتان لێ ببینن دەست خۆش بێت بێگومان ئامادەیمانە بێت سواز بۆ تۆ سواز بۆ ئامادەبوونت بەڵام لەگەڵمان ئەمێنیتەوە ئەزان و خۆشەویستان تەواوی بەرگۆ بابەتەکان پێشکەشتان کرا پرۆگرام بەرەو کۆتایی ئەڕوات بەڵام لەگەڵمان بمێنەوە کاک هەڵۆی شەرک و بێکەس کۆتا شعریمان پێشکەشەکە بۆ بەرنامەکەی ئەمڕۆ هیوای کاتێکی خۆشتان بخوازین هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین هەر شاد بن جەژنێک هەوری لای ئێمە لە هەوری هیچ ئاسمانێکی تر ناچێ هەوری لای ئێمە لە هەوری هیچ ئاسمانێکی تر ناچێ کەدا ئەکات و ئەبارێ لە چوار لاوە ئاوی چاوانی ئەدزرێ خاچی ئێمە لە هیچ خاچێکی تر ناچێ خۆی یەک دڵە و هەموو ڕۆژێ بە چوار خاچادا ئەکوترێ داچی ئێمە لە هیچ دایکێکی تر ناچێ لە یەک ساتاسکی ئەو چوار جارە سووتێ یەک کەسمان چوار جارە کوژرێ بۆیە ڕۆژێ لە ئاهەنگی ئەم خوێنەدا چوار جەژن ئەکەین بە جەژنێ